لە ئەنجومەنی وەزیران بۆردی پەروەردە و خوێندنی باڵا کۆبوونەوەیەکمان هەبوو بە سەرپەرشتی ڕێزدار جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاقوبات تاڵەبانی بۆ ئامادەسازی بۆ ساڵی نوێی خوێندن و لەو کۆبوونەوەیەش بڕیاردرا کە ڕۆژی 14ی نۆ یەکەم ڕۆژی دەستپێکی ساڵی خوێندنی 2021-2022 بێ بۆ ناوەندەکانی خوێندنی وەزارەتی پەروەردە و دەمەوێت ڕابگەێنم کە ئەوەی کە پێمان کرابێت لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ساڵ ئامادەسازیمان کردووە. جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدار کاک مەسعود بارزانی ڕەزامەندی داوە لەسەر تەرخانکردنی بڕی 7 ملیۆن لیتر بۆ قوتابخانەکان و هەروەها دابینکردنی بەشێک لە پێداویستیەکانی خوێندن و ئەمڕۆژ لە کۆبوونەوە یەکران لەسەر بەشێک لە پێداویستیەکانی پرۆسەی خوێندن کراوەتەوە بۆ ئەوەی کە دەستمان کردەوە بە پرۆسەی خوێندن بتوانین بە شێوەیەکی تەندروست بە شێوەیەکی باش پرۆسەی خوێندنی ساڵی 2021-2022 بەڕێ بکەین. ئەمڕۆ لێرە لەگەڵتانین بۆ ڕاگەاندنی ئەنجامی خولی یەکەمی تاقیکردنەوە گشتیەکانی قۆناغی 12 ئامادەیی بۆ بەشی زانستی وێژەیی پیشەیی خوێندنی ئیسلامی 126847 قوتابی مافی بەشداربوونی هەبووە 2254 قوتابی خۆی نەهاتۆتە تاقیکردنەوەکانەوە 124,593 قوتابیش ئەزموندەر بوون واتە ئیمتیحانەکانیان داوە. ڕێژەی دەرچوون بۆ قوتابیانی زانستی 32.88 بۆ قوتابیانی وێژەیی 19.9 بۆ قوتابیانی پیشەیی 18 بۆ قوتابیانی خوێندنی ئیسلامیش لە 143. تێگرای نمرەی قوتابیان بە پێی پۆلێنی دیاریکراوی زانستیان ئەو تەلەبانەی 50 تا 59 هێناوە ئەم ساڵ 18,875 بەڵام پار 21,226 بوو. نەکو داتایەکی مقارنە کاوە لە بەردەساوێت سلایدی پاشتر کاکردی. تێگرای ئەوەش نمرەی قوتابیانە بۆ هەمان ساڵ بە پێی فیئات 50 بۆ 59 60 بۆ 69 بۆ بەشی وێژەیە پاشتر. ئامارەکانی یەکەمەکانی هەرێمی کوردستان لە بەشی زانستی 18 قوتابی یەکەم بووە کە ئێستا ناوەکانیان نەخوێنەوە 44 قوتابیش دووەم بووە 1 قوتابیش سێم بووە لە بەشی وێژەیی 1 قوتابی یەکەم بووە لەسەر ئاستی هەرێمی کوردستان و 2 قوتابی دووەم بووە 2 قوتابیش سێهەم بووە بەشی پیشەییش 5 قوتابی یەکەم و 4 قوتابی دووەم و 5 قوتابی سێهەم بەشی خوێندنی ئیسلامی 1 قوتابی یەکەم 1 قوتابی دووەم 1 قوتابی سێهەم. بەڕێزان من دەمەوێت پێش خوێندنەوەی ناوەکان ئاماژە بەوە بدەم سوپاسێکی بێپایانی ئەو مامۆستا بەڕێزاناکەم ئەو چاودێرە بەڕێزاناکەم بەڕێوبەری هۆڵەکان یاریدەرەکانیان سەرپەرشتیاران و بەڕێوبەری پەروەردەی قەزاکان بەڕێوبەری گشتی پەروەردەی پارێزگاکان و ناو وەزارەت لیژنەی باڵای تاقیکردنەوەکان لە برای بەڕێزم کاک دکتۆر سەیوان سەرۆکی لیژنەی باڵا بۆ هەموو ئەو بەڕێزانە کە کاروباری تەکنیکی تاقیکردنەوەکانیان کردووە لە پرسیاردانەران و لە هەموو ئەو بەڕێزانەی دیکەش کە لە پارێزگاکان ماندوو بوون و سوپاس و پشتیوانی سوپاسێکی تایبەتی پشتیوانی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵای پەرلەمانی کوردستانەکەم کە پشتیوانیەکی تەواوی وەزارەتی پەروەردەیان کردو و ڕۆژانە هەمانجی تەواسوڵمان لەگەڵ یەکا هەبووە لە ڕێگەی برای بەڕێزم کاک عەبدولسەلام دۆڵەمەڕی سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان. هەموو مامۆسایانە لە دۆخێکی سەختی کۆرۆنا لە دۆخێکی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایەمە لە 2 تەحەدی گەورەیە بووین بەڵام پرۆسێکی زۆر هێمن زۆر باش ئەتوانم بڵێم ئەگەر تێبینی نەبێ یان بچووکترین یان کەمترین لە تێبینیەکان هەبێ ئەم ساڵ لەسەر جەوهەری پرۆسەکە پرۆسەیەکی بە گوێرەی ئەو فیدباکانە پرۆسەیەکی زۆر باش بەڕێوە چۆکە بە ئێمە گەشتوتەوە و هەر ئەمڕۆژ بە نوێنەرایەتی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک مەسعود بارزانی لە ڕێگەی ئۆنلاینەوە دیدار و کۆبوونەوەیەکم لەگەڵ بەشی هەرە زۆری ئەو قوتابیانەی کە یەکەم و دووهەم و سێهەم بوون لە هەموو بەشە جیاوازەکانی زانستی وێژەیی پیشەیی خوێندنی ئیسلامی کرد و پەیامی پیرۆزبایی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانم ئەم عەسرە پێگەیاندن و سوپاسی ماندووبوونی خۆیان و خانەوادە و
مامۆستاکانیشانەکەین. خاڵێکی دیکە کە گرنگە پێش خوێندنەوەی ناوەکان ئەوەیە باسی کەم پێویستە هەموو قوتابیانی ئەمە دەرونێکی ئارامیان هەبێت. ئەمە خولی یەکەمە. خولی دووهەمیشیان لەبەردەستایە. هەر قوتابیەک لەبەر هەر هۆکارێک لە بابەتێک یا لە چەند بابەتێک یا لە بابەتەکان لەم خولە کەوتبێ سەر نەکەوتبێ لە دەرەجەکانە دەرەجەی پێویستی بەدەست نەهێنابێ بۆ دەرچوون دەتوانێت خولی دووهەم کە شەشی نۆ تاقیکردنەوەکانەکە خولی دووهەم ئەنجام بدا و من داواکەم خانەوادەکانیان پشگیریان بکەن هانیان بدەن تەشجیعیان بکەن چونکە ئەم خولە خولی یەکەمە بەڵام کۆتا خول نییە. خولی دووهەمیشمان هەیە کە ئەوان لە بەردەستیانایە و بە دڵنیاییش کۆمەڵگە پێویستی بە هەموو جۆرێک لە پسپۆڕی هەیە پێویستی بە پزیشک و بە ئەندازیار و بە پارێزەر و بە مامۆسا و بە دەروونناس و ڕێنماییکاری پەروەردەیی و هەموو ئەو اختصاسە متەنەوعانە هەیە کە لە زانکۆکانی هەرێمی کوردستانە هەن. هیوای بەختەوەری و سەرفرازیان بۆ خوازم و من دڵنیام کە ئینشاءڵڵا پرۆسەی خولی دووهەمی تاقیکردنەوەکانیش لە شەشی نۆ بە شێوەیەکی باش بە هیمەتی مامۆسایانمان بە هیمەتی چاودێرەکانمان بەڕێوە بین بە جۆرێک بێت کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکیان بێت. من ئێستا ناوی قوتابیانی یەکەمتان بۆ خوێنمەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەم ناوانە بە جۆرەی ئەوەی کە بۆ ئێمە ڕیسکراوە یعنی 18 قوتابی کۆنمرەیان 100 لە بەشی زانستی. هیچ قوتابیەکیانەوە نییە یەکەم و دووهەم هەمویان یەکەمن بەڵام ناوەکانیان بە پێ حروفانی کە بۆ ئێمە ڕیسکراوە ئەوە خوێنینەوە و لە هەمان کاتدا یەک قوتابیش لە بەشی وێژەیی یەکەمی کوردستانە و یەک قوتابیش لە بەشی خوێندنی ئیسلامی 5 قوتابیش لە بەشی خوێندنی پیشەیی. قوتابی ئەحمەد ڕەشید عەزیز مستەفا بە کۆنمرەی 100 لە کۆلێژی سەلاحەدینی ئەیوبی کوڕان لە بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا لە سلێمانی. قوتابی ئایا ئەحمەد محەممەد حسێن بە کۆنمرەی 100 لە دواناوەندی توانای ئینگلیزی تێکەڵاو لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی ئەولێر پەروەردەی ناوەند. قوتابی برە و بڕیار عیزەدین نورەدین لە دواناوەندی شەهید جەباری نمونەیی بە نمرەی 100 لە بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا لە پارێزگای سلێمانی. قوتابی خۆشی عەبدوڵڵا خضر عەبدوڵڵا لە ئامادەیی کێوەڕەش لە بەڕێوەبەراتی پەروەردەی ڕانیا بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بە تێگڕای نمرەی 100. قوتابی دیار غازی نیازی ئەمین لە کۆلێژی سەلاحەدینی ئەیوبی کوڕان ئامادەیی لە بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بە تێگڕای نمرەی 100. قوتابی ژیلە محەممەد خەلیل حاجی لە ئامادەیی فاخرمێرگە سووری نمونەیی تێکەڵاو لە بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر. قوتابی ساهرە ڕەئوف محەممەد ڕەسوڵ لە ئامادەیی ڕۆژهەڵات بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بەڕێوەبەراتی پەروەردەی پشدەر. قوتابی سەحەر سادق عەزیز سادق لە ئامادەیی نیلۆڤەری ناحکومی لە بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر لە بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر بە تێگڕای 100. قوتابی سۆما عەبدوسەمەد ساڵح ڕەحیم لە دواناوەندی تویمەلیک بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژهەڵات. قوتابی ڤێستا فەرحان سەعید عەبدوڵڵا لە کۆلێژی قەڵا بۆ بەهرەداران بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر پەروەردەی ناوەندی هەولێر. قوتابی ڤینوار سابر حەمەد کانەبی لە ئامادەیی فاخرمێرگە سووری نمونەیی تێکەڵاو لە بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر. قوتابی لاڤا موحسین عەبدوڕەحمان حەیدەر ئامادەییە دێرکیا تێکەڵ بەڕێوەبەراتی پەروەردەی سێمێل بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی دهۆک. قوتابی لیلیان عەلی ئەحمەد عەبدوڵڵا ئامادەیی ساڤای ناحکومی بەڕێوەبەراتی پەروەردەی دەوروبەر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر. قوتابی نڤار سالار عەبدوول عەبدوڵڵا دواناوەندی شەهید جەباری نمونەیی بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی. قوتابی هاوێر حەیدەر عەلی ڕەفیق ئامادەیی کوردستانی کوڕان بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر. قوتابی هێڤی شەفیق مەحموود محەممەد ئەمین دواناوەندی شەهید جەباری نمونەیی بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی سلێمانی. قوتابی ئارا سیروان ئیسماعیل عومەر دواناوەندی هەولێری تێکەڵاو بەڕێوەبەراتی پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر.
قوتابی ئاڤا سەرۆک فەتاح محەممەد دواناوەندی هەولێری تێکەڵاو بەڕێوبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. هەژدە قوتابی زانستی هەر هەژدەیان لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی یەکەمن و دەمەوێت سەرنجام بۆ بابەتێکیش ڕابکێشم. بەشی هەرە زۆری پشکی هەرە زۆری یەکەمەکانی کوردستان لە قوتابخانە حکوومیەکانن. هیوادارم هەموو هاوڵاتیانی کوردستان متمانەیان هەبێ بە قوتابخانە حکوومیەکان. ئێمە ئەرکمانە پشتگیری کەرتی تایبەتیشکەین، خوێندنی کەرتی تایبەتیشکەین، هەموو ئەو بەڕێزانەی لە خوێندنی کەرتی تایبەتیشە خوێنن ڕۆڵەی ئەم وڵاتەن و حکوومەت لیان بەرپرسیارە، بەڵام ئەمەش مؤشراتێکە لەسەر ئەوەی کەرتی خوێندنی حکوومی کەرتێکی باشە. بۆ بەشی وێژەیی یەکەم لەسەر ئاستی هەرێمی کوردستان یەک قوتابیە. قوتابی ئەوین ڕیاڵ خورشید حەمەد ئامادەیی دارەتووی کچان بەڕێوبەرایەتی دەشتی هەولێر بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. بۆ بەشی پیشەسازی سارکەرەوە قوتابی دەشتی سالار محەممەد ئەمین ئامادەیی پیشەسازی بەکرەجۆ بەڕێوبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی. زوهرە موحسین سلێمان عومەر بەشی بازرگانی دەمەوێت ئەوە ڕاستکەمەوە قوتابی دەشتی سالار محەممەد ئەمین بە تێگەڕای نمرەی 95.25 قوتابی ئەوین ڕیاز کە یەکەمی ئەدەبیە بە تێگەڕای نمرەی 98.87 قوتابی زوهرە موحسین سلێمان عومەر بەشی بازرگانی بە تێگەڕای نمرەی 95.71 ئامادەیی بازرگانی هەولێری کچان بەڕێوبەرایەتی پەروەردەی ناوەند بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر. قوتابی ژێنەر هێرش ڕەشید ساڵح بە تێگەڕای نمرەی 86 لە بەشی کوشتتوکاڵ بەرهەمێنانی ڕووەک ئامادەیی کوشتتوکاڵی بەکرەجۆ بەڕێوبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی. قوتابی ئەحمەد کومێت ئەحمەد نیڵام بەشی گەشت و گوزار بە تێگەڕای نمرەی 90.75 لە ئامادەیی پیشەیی گەشت و گوزار بەڕێوبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا لە سلێمانی. قوتابی نووە عەبدولخالق قادر هەمزە لە بەشی گەشت و گوزار بە تێگەڕای نمرەی 90.75 بەڕێوبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا پەروەردەی گشتی سلێمانی. قوتابی مریەم فاضل ڕەشید سادق خوێندنی ئیسلامی بە تێگەڕای نمرەی 95.44 لە پەروەردەی ڕۆژئاوای سلێمانی بەڕێوبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی. 25 قوتابی لە ئاستی یەکەمی تاقیکردنەوەکانیان بەدەست هێناوە. تەواوی قوتابیانی زانستی 18 قوتابی بوون کە تێگەڕای هەموو نمرەکانیان 100 بووە و یەک قوتابی لە بەشی وێژەی یەکەم بووە لەسەر ئاستی کوردستان تێگەڕای نمرەکەی 98.85 بووە. 5 قوتابی لە بەشی پیشەیی و یەک قوتابیش لە بەشی خوێندنی ئیسلامی.